ئارامسەر هات گروپی هەواڵ بینەرانی هێژە ئێوارەتان باش لە بەرنمەیەکی یادیکەی ئاژانسەوە پێکەوە داین سەرەتا سەردێڕی ئەو بابەتانەی کە ئەمڕۆ تاوتوێ دەکەین پێکەوە دەبینین. ئەمڕۆ 31 ئاب بە هەڵەی خیانەت لەلایەن پەدەکەوە لە مێژووی گەلی کووردا تۆمار کراوە. گوێڕای تێپەڕبوونی شەو ڕۆژێک بەسەر ئاگربەستی جرابلۆسدا، بەڵام ڕەوشی ئاسایی لەسەر سنوور بەردەوامە. مانگرتن لە خواردنی بێسنووری کوردانی ئێزدی بۆ ئازادی ئۆجەلان لە بەردەم ناوەندی CPT لە شاری ستراسبورگی فەڕەنسادا. بینەرانی هێژە تەوەری یەکەمی بەرنامەی ئاژانس سەبارەت بە هەڵەی مێژووی یان خیانەتی 31 ئابە کە لە ساڵی 1996دا لە باشووری کوردستان لە شاری هەولێر جارێکی دیکە هێزی باس بەسەرکێشی پارتی دیموکراتی کوردستان گەڕایەوە ناو باشووری کوردستان و قەتڵ و عام و کۆمەڵکوژیەکی گەورە پێکات. ئەم بابەتە لەگەڵ هەریەکە لە قادر نادر و هەروەها منیرا عوسمان و ئەحمەد میرەدا بەوەکو بابەتی یەکەم تاوتوێ دەکەین. سەرەتا پێکەوە دۆسێک لەو بارەوە دەبینین. ئەمڕۆ سیوەکی ئابە و لە مێژووی گەلی کووردا بە ڕۆژەی خیانەتی سیوەکی ئاب دەناسرێتەوە. پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 1996 لە پێناو ئەوەی دەست بە سەر شاری هەولێردا بگرێ کە وسا هەموو لایەنە ئەپۆزیسیۆنەکانی عێراق و ناوچەکە بنکەیان تێدا دانابوو، بەڵام پارتی دیموکراتی کوردستان تێدا بێهێز بوو بۆیە داوای یارمەتی لە ڕژیمی بەعسی سەدام حوسێن کرد کە لە گرتنی شاری هەولێردا هاوکاری بکات. دوای ئەوەی ڕێژیمی سەدام حوسێن داواکاری پارتی دیموکراتی کوردستانی با شێوەیەکی فەرمی پەسەند کرد لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە. هەواڵەکە لە تەلەڤیزیۆنی فەرمی بەغدا بەم شێوە بوو. قدم المقاتل وزير الدفاع الفريق الأول الركن سلطان هاشم أحمد خلال الاجتماع استعراضا للمهمات التي قامت بها وحدات من قواتنا المسلحة الباسلة بتقديم العون والإسناد للسيد مسعود البرزاني ورفاقه بناء على طلبه. بێژەرەکە دەڵێ کە سولتان هاشم وەزیری بەرگری ئەوسا عێراق راپۆرتێکی لەبارەی هاوکاری و یارمەتیەکانی ڕژیمی عێراق بۆ مەسعود بەرزانی پێشکەش بە سەدام حوسێن کرد و یارمەتیەکەش لەسەر داوای مەسعود بەرزانی بوو کە بریتی بوو لە ناردنی تانک و زرێپۆش و چەکی قورس و هێزی سەربازی. ڕێژیمی سەدام ئەم هەموو هێزەی ناردەهانەی مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دیموکرات و هەڵیان کوتایە سەر هەموو ئەو هێز و لایەنانەی کە لە هەولێردا بنکە و بارەگەیان هەبوو. لا کامدا ژمارێکی زۆریان لە هەموو لایەنەکان کوشت و دەست بەسەر کردن و بە سواری تانگەکانی ڕژیمی سەدام حوسێن بینای پارلەمانی هەرێمی کوردستانیان داگیر کرد. لەو دەمەدا ڕۆژەمەوانێکی بیانی چاوپێکەوتنی لەگەڵ مەسعود بەرزانی ئەنجام دەدات. It was only in Arbil. After that, we didn't get any help, or we didn't ask any help. Is he your friend or your enemy now, Saddam Hussein? He was our enemy, but now I cannot say he's our enemy if he be ready to solve our problem. You finished the fighting totally, Suleimania was the last, or you'll push for the border? Of course, we will go to our border. Not stop in Suleimania, but I think it's finished. لە گرتە ڤیدیۆکەدا دەردەکەوێت کە بەرزانی چاوپۆشی لە کۆمەڵکوژیەکانی ڕژیمی دیکتاتوری بەس دەکات کە چۆن 7,000 بەرزانی هەڵابجا شاڵاوەکانی ئەنفال پێگەێنا و دەڵێت سەدام حوسێن ئێستا دوژمنمان نییە. کارەساتیان خیانەتی سیوەکی ئاب لە میانەی شەڕی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی شمالی کوردستان داهاتەکایەوە کە لە مانگی 5 ساڵی 1994 دەستی پێکرد. پارتی دیموکراتی کوردستان دەستی گرت بەسەر مەڵبەندی ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە شاری دهۆک و یەکێتی نیشتمانیش دەستی گرت بەسەر لقی ڕێخستنەکانی پارتی دیموکرات لە سلێمانی و شەڕەکە ڕۆژ بە ڕۆژ خوێناویتر دەبەوە. لەو کارەسەدەدا لەلایەن هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان و
ڕژیمی بەعسی سەدام حوسێنەوە بە سەدان کەسی مەدەنی گیانیان لەدەستدا و هەروەها چ بگولە باران و چ بە لە سێدارەدان بەدەیان کۆمەڵکوژی ئەنجامدرا. زۆربەی ئەو کەسانەی کە دەستگیریشکران بە دیلی کوژران و بە هەزاران کەس ئاوارەی سەر سنوورەکان بوون. سیوێکی ئاب بە تەنیا ڕووداوێکی سەربازی یان سیاسی نەبوو، بەڵکو زەبرێکی قورس بوو لە زۆرێک لە بەها گەورەکانی مرۆڤایەتی بەگشتی و کوردان بە تایبەتی درا. ئەمڕۆکە 20 ساڵ بەسەر خیانەتە مێژویەکەدا تێپەڕ دەبێت بە درێژای ئەم ساڵانەی دواییدا بەسەرکێشی پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 2010 ئەرتشی تورک جارێکی دیکە لەلایەن زاپەوە هێنرایە سەر گەلیلاکانی هەپاگا. لە ساڵی 2014دا چەتەکانی داعش هێنرایە سەر شەنگاڵ کە وێرەی کۆمەڵکوژی هەزاران ژن و کچ کەوتنە دەستی چەتەکانی داعش. لەم دوایانەشدا بە ئاسانکاری پەدەکە و لەگەڵ سەردانەکانی بارزانی تانگەکانی تورکیا چوونە ناو جرابلوستەوە و کۆمەڵکوژیان ئەنجامدا. ئەمانە نمونێکی بەرچاون لەو کردەوانەی کە بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان تێوەگەلاوە. بەڵێ بینەرانی هێژە تێکەڵ بەو بابەتەوە دۆسیەکمان پێکەوە بینی دەچینە لای میوانی سەرەتا میوانی بەرنامەمان بەڕێز قادر نادر ئەندامی گروپی هەفتەی شوات میوانداریمان کردووە. بەڕێز قادر زۆر بەخێر بێن. زۆر سپاس. بەڕێز قادر سەرەتا بگەڕێنەوە بۆ کەشوهەوای ساڵی 1996 یان 90ەکان چه کەشوهەوایەک بوو کە کارەساتێکی قیزەونی وای لەگەڵ خۆی داهێنا؟ زۆر سپاس دەستخۆشیش بۆ یادکردنەوەی ئەو خیانەتە گەورە سیوێکی ئاب. دە 12 ڕۆژ بەر لەوەی من نامێ بازە شەڕی ناوەخۆ بکەم دەرەنجامی سوێکی ئاب زادەی شەڕی ناوەخۆ بوو، بەڵام بەر لە شەڕی ناوەخۆش نوتیەکەوە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ڕژێمی بەعس لە گفتگۆی بەردەوامدا بوو، ینی بەردەوام لینکێکی لەگەر بەعس مابوو لە هەڵبژاردنەکان دروشمی ئۆتۆنۆمی و کات چارەسەر نابێ. لە گەرمەی شەڕەکان زۆر ئەو دەنگۆیانەیەکێتی باسی دەکرد کە لەگەڵ بەعس پەیوەندی هەیە و بەڕاشکاویش ئێمە ماڵمان مەسەر نزیک لە بەرەی کانی قرژاڵە بوو. دوسێ زار بەر لە سیوێکی ئاب گوێمان لە دەنجی زرێپۆش و دەبابە و شەوان کە دەبۆ شەڕ و ئەوان بەتایبەتی ساڵیادی 1970 تەمووز دەکرا بەعس لەگە پارتی هێرشیان دەکرێت سەر هێزەکانی یەکێتی دەنجی دەبابەش دادەوانەی خەڵکی ئای ئەسکەری بن لە شاری هەولێر ئەزانن کانی قرژاڵە و دوورنەوەبار حاڵ هەفتەیەک بەر لەوە دە ڕۆژێک یەکێتی لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران تەنسیقی کرد هات ئەوە بوو ئەو هێزە هات سەر کەمپی کۆی حزبی دیموکرات و ئەو هێزە لە مەقابل ئەو خیانەتە یەکێتی نیشتیمانی کوردستان هاریکاری یەکێتی کرد لە دەرپەڕاندنی پارتی. ئەو زانیارانەی ئەو کات دەگەیشتە هەولێر مەسیفیش بەرەو سۆلکردن دەکرا، یعنی پارتی وەزئی زۆر شەڕ بوو و بەیاننامەیەکی دەکرد کە وەزیان لە عاجی ئۆمرانەوانەوە بوو بە یاوەری هێزەکانی ڕژێمی ئێران یەکێتی لەگە ئێران تۆپبارانی دەکرد ئەو خیان لە بەرامبەر ئەو بەرتی لە سیاسیاتە تەرا تاڵەبانی ئەو قسەی هەبوو ئەو کات لە ناو خەڵک بار بدەوری بەردەچی گەورەم هەرگرتیان بەسەرچی خۆم دادەم یان بەسەرچی مەسعود بارزانی ئەو بوو بەسەرچی هەردوو لاکەوت. یعنی هەم لە خیانەتەکەی جەلال تاڵەبانی کە چوو دەستی ئێرانی گرت ئەو هەموو کوردەی ڕۆژهەڵات ئێمە لە هەولێر بەڕاستی کارەساتێکی زۆر ناخۆش بوو لە مانجی ئاب دەربەتەرکرا و هەم ئەو بوو پارتی وەزئی زۆر تەنگاو بوو، یعنی هیچ نەما بوو ئینهیار بکات تۆنسیقی لەگە بەعس کرد بەیانێکی زوو و ئێزگەکانی یەکێتی و هاواریان کرد کە بەعس لەگەڵ پارتیاتەوە ئێمە بۆ خۆمان بڕوامان نەدەکرد. نزیک سعات 11 و 12 بوو وڵات بەختێک دیتی دەبابە هاتوو لەگەر پارتی و پێشڕەوی کورد پارتی سەرۆک بارزانیە و بە دەبابەی بەعس و پارتی تێکەڵاوی یەک بوون. تاڵانی فەرهود دەستی پێکرد و ئارچی خەڵکی یەکێتی بوو بەردەستیان کە تۆرتی ماڵی یەکێتی بوو یان ئەو خەڵکانە بۆ ڕخنیان لێ بکردیان بیان گوت ئەوە یەکێتیە فەرهودێکی لە سنوور بە دەرکرا، یعنی بڕوا ناکەم لە هەولێر هیچ ڕۆژێک لە تاریخی شاری هەولێر بەقەت سیوێکی ئاب تاڵانی کرابێ گرتن کرابێ ڕفاندن کرابێ کوشتن بێ مەحکەمە کرا، یعنی هەرێکەکیان دەگرت لە بۆیان هەبوو تەنانەت گەیشتە ئەو دەرەجەی دووەم ڕۆژ بازام لە سیوێکی ئاب هێزێکی مەسعود بارزانی ئەوانە هاتن سەیتەرەیاندان هاتە کۆنتڕۆلی هێزەکەی خۆیان بکەن تاڵانی فەرهودەکە هەموو حزبەکانیشی گرتبەوە. باشە ئەگەر ئێمە لەسەر قەبارەی ئەو تاوانە یان ئەو هەڵە مێژوویە یان ئەو ئێخانەتە چی لاوین لێ بنرێ ئەوە سەربەستار کەس بەڵام قەبارەکەی زۆر گەورەترە لە بەرنمەیە کابڵکو و بەرنمەیەکی ئاژانس ئاستەم بێباسی لەسەر کرێ، بەڵام ئامارێکی تەواو هەیە لە ڕێژەی کوشتنی
کە دەرەنجامی ئەو خیانەتە مێژوویە ئەنجام درا؟ ئەوە زیاتر لە دەست یەکێتیە بەداخەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان 15 ساڵەکە قوربانی گەورە و ڕوبەڕووی ئەو ڕوبەڕووی ئەوە کە بووە ڕای نەگەیان بەڵام من ئەتوانم بڵێم ینی لە ڕۆژ یەکەم قەتل و عامی زۆر کرا بە کۆمەڵ هەرچی کەسێکیان کەوتەوە بەردەست فەوزایەک بوو ینی هیچ سانسۆرێک نەبوو لە کوشتن لە ڕفاندن قسە لەسەرەوە هەبوو 3 بۆ 4 هزار سیارە تاڵا بردراوە ئی خەڵک بە هەزاران ماڵ تاڵان کرا خەڵکی یەکێتی بارەگای حیزبەکان یعنی من ئەو کار لە تەلەڤیزیۆنی ئازادی بارەگای حیزبی شوعی و تەلەڤیزیۆن و ئەوانە هەموو تاڵان کرا یعنی هیچ کەسێک نەبوو ئەو هێزەی پارتی بەربوو من بۆ مێژوو بڵێم ینی ئەوە نەک دیفاع لە جێشی سەدام کە جێشێکی فاشیە قەت نابێ مقارنە بکەین بەڵام هێزی بەعس کە هاتەوە تاڵانی نەکرد هێزی پارتی بە مانای کلمە هێزێکی فەر و چی بوو بێسەر و شوێنبوانیش هەیە لەناو ئەو هێرشایانە زیاد بێگومان ینی کۆمەڵە کۆمەڵ ئەنفال کراوەلەوە بە هێزی تورکمان و عەرەبەکانی معارەزەیان هەموو ئەنفال کرد و زیاتر بە پێی ئەو زانیارانە ئێمە لە 6 کادیری سەربازی گەورەی یەکێتی کە لەسەر شەڕەفی مەسعود بارزانی خۆیان تەسلیم کردیا تا ئێستا بێشون بزرن باشە ئێوە پێشتر لە کوردستانی چاکۆر وەها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیدا بە شێوازێکی ئاکتیڤ و کارا کارتان کردووە هەمیشەیش ئەحتراستان نیشان داوە بەڵام ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کە ئەو دۆخە یەکلا ببێتەوە یان ئەو دۆسیە ببێتە دۆسیەیەکە تاوان ئەنجام درراوە کۆمەڵ کوژی ئەنجام درراوە بردمان کراوە وەکو لە دیمەنەکانە دەردەکەی وەکو خەڵکەلێکی شاید حاڵ بوونە ئایا ئەمانە کۆکراوەتەوە وەکو دۆکۆمنتێکی پێ بکرێیاننا ئەمە زیاتر ناوی ئەو قوربانیانە ئەو کادیرانەی شوون بزر کراون کە 20 ساڵە کە ئەمڕۆ 20 ساڵی تێدەپەڕێ داوامانە بە زۆربەی ناوەندە جیهانێکە من بۆ خۆم یعنی ناوی هەموو ئەو کادیرە سەربازیە یەکێتیانەی کە ئەنفال کراون ئەو خەڵکانە 6 ناوە داوامە بە زۆربەی داوام بە ئەمنستی دەماوەنە بە وەزارەتی دەرەوەی سوید و ئەوانە بەڵام ینی لەگەڵ ئەمنستی چەند جار قسەمان کرد دراوە بە نەتۆی گرتوەکان لەگەڵ پارتی وشێتی قسەیان کرد ینی پێیان گوتنە خیرە پێیان گوتنە کەسیان نمانەوەە یعنی بە ئاشکرا ئێستا لێدوانی وەزیری ناوخۆ هەیە بە بەیاننامەی ڕسمی دەریان کردوتی هیچ یەکێک لەو قوربانیانەی ژێردەسەڵاتی هەردوولا نماون ینی قەتل و عامیان کردووە لە کاتێکدا من دەمەوێت سەرنج بڵێم قسە هەیە بەشەیان ماون بەڵێ سەدام حسینێک کە دەستی لە تاوان هەروەک لە دۆسیەکەیشا باسمان کرد 7,000 بارزانی هەروەها کۆمەڵکوژی و ئەنفالەکانی باشووری کوردستان دەوروبەر کیمیا بارانکردنی ڕۆژهەڵات و باشووری کوردستانی بەدواوە مەسعود بارزانی لەوێدا بە سەراحەت هەڵێ پێشتر دژمنمان بووە بەڵام ئێستا دژمنمان نییە ئەوە چی وای کرد کە ئەو وەزع بەخولقێنێ لە باشووری کوردستاندا بە دوای ئەوەی ئێستش کارەساتی سیویەکی ئابەکان دووبارە دەبێتەوە دەتوانین شنگال وەکو سیویەکی ئابێکی دووم بەناوکەین کێشەی بارزانی و مەسعود بارزانی و پارتی لەوەدایە کاتێک کە تەنگاو دەبن کاتی وەزعی دەسەڵاتیان نەقەبێ هەموو شتێک دەکەن یعنی مەسعود ئێستاش هەموو ڕۆژ ناتوانین بڵێ هەموو ڕۆژێک ساڵ نییە یەک دووسیویەکی ئاب نەکە ینی مەسەن تۆ چی ئابلۆقی ئابووری دەخێ سەر کوردی ڕۆژ ئاوا دوو جار خستێ سەری لەو 5-6 ساڵە ئەمە چی کەمترە لە سیویەکی ئاب تۆ دەی قورقورتۆژی حرەکەیەکی شۆڕژێر خەبات دەگری لە شنگال بە من شنگال زۆر لە سیویەکی ئاب خیانەتی گەورەترە تۆ بێی تەنسیق لەگەڵ داعش بکەی ئەگەر ئەوەش نەڵێن تۆ بێی 5,000 ژن و منداڵ تەسلیم بە داعش بکەی و یەک کەسیش نەگری و داوای لێبوردنیش نەکەوێ بێ سە تەلەڤیزیۆنیش بڵێ ئەمە سەرکەوتین یعنی ئەو خیانەتە گەورەی لە شنگال کرا من پێم زۆر لە سیویەکی ئاب گەورەترە و ڕحم بە مەسعود بارزانی لەوە ناکاتن بە مەسعود بارزانیوە مەسعود بارزانی هەموو کات سیویەکی ئاب دەکە کە بزانێت دەسەڵاتی دەکەوێتە خەتەر و ئێستاش پەرلەمانی بۆ جاری دوم ینی پەرلەمانی کوردستان 2 جار شکۆی گەورەی شکاوە جارێک بە دەبابە لەگە بەعسێنایە جاری دوم سە داگیری کردیا ئیفلیزی کردیا و داگیریشی کردیا هەمووشی لە پێناوی کورسیەکەیتی و لە 96 لە پێناوی کورسیەکەی و دەسەڵاتی پارتی مەسعود بارزانی بە ئاشکرا وتی حزبێکی 50 ساڵین هەوڵی ناوبردنمان دەن دەست لە بۆ هەموو شتێک دەبێت پارتی تەنگاو بێ سڵ لە هیچ ناکاتەوە نەشی کردیتەوە تاریخ خۆی سەیریکەی لە بەرامبەر عێراق ئێران تورکیا سبەینش لە هەولێر تەنگاو بکرێ خۆ پیشاندان بکرێت سەری ڕەش بزانێت ئەگیرێ ئامادەی هەر چارداژی کرد بۆ بێنێت نەک یەک هەروەک لە مێژووی خۆشی کردیتی و ئێستاش بە پشت و پەنای داگیرکەر ژیاوە من دەمێ یەک خاڵ لێرەدا بڵێم
پارتی و بارزانانی ئەو کورسێ لەسەری دانیشتن ئەو دەسەڵاتی هەیتیان 38 کورسی نییە کورسی سیوێکی ئابە کورسی هێنانی سوپای داگیرکەرە یعنی ئەو دەسەڵاتەکە شەرعێتی وەگرت کە بوویتە ئەوەیە کە حزبەکان هەموو ئێستا خۆیان لەیلا دەدەن بەڕاستیەوەی کە نەوەک جارشکە شەڕی ناو خۆ بێ و سەر لە نوێ سیوێکی ئابەشکە بکە و جێشی تورکی بێنێتن سبێنێت تەنگاو بگرێتن شۆڕش و ڕاپەڕین دەست پێ بکە جێشی تورکیت بۆ دێنێتەوە ئەگەر ئیزنی تە هەبێت دەچینە باشووری کوردستان و سەرنووسەری گۆڤاری لەڤین بەڕێز ئەحمەد میرە بە ڕێگایی تریکیەوە لەگەڵماندایە بەڕێز ئەحمەد ئێوارەت باش بەڕێز ئەحمەد ئێوارەت باش ئەگەر دەنگم دەویست بەڵێ ئەگەر بتوانی باسێک لە لێکەوتەکانی سیویەکی ئابمان بۆ بکەی ئێوە هەڵسەنگانتان لەسەر ئەو کارە ساتە قیزەونە چییە؟ سویەکی ئاب بە بۆچوونی ئێمە بۆ پێی خەمڵاندنی ئێمە ناچێتە ژێر هیچ هەڵسەنگاندنێکی سیاسی تەندروستەوە چونکە ئەگەر پێوانە بکەی بۆ خیانەتی نیشتیمانی من پێم وایە لە مێژووی مرۆڤەتی هیچ نەتەوەی لە نەتەوەکانی دنیادا بە ئەندازەی گەورەی خیانەتی سیوێکی ئاب خیانەت نەکراوە و نەبینراوە ئەو جێکەوتانەی کە لە سەر ڕووداوی سیوێکی ئاب و خیانەتی سیوێکی ئاب هەیە ئەبێت لە هەر ئاستێک لە هەر جومگەی لە جومگەکانی ناو کۆمەلگای کوردیدا کاردانەوە و کاریگەریەکانی سیوێکی ئاب دیاری بکەی واتە لە هەم لە ڕووی فەرەنجیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کەلتوریەوانێت چونکە سیوێکی ئاب بە تەنها خیانەتێک نەبووە لە ڕووی سیاسیەوە بەڵکو خیانەتێکە لە تێگەڕای جومگەکانی کۆمەلگای کوردی لە باشووری کوردستان داڕزاندووە ڕاستە پاتی ئەوەی کە جێگای سەرنج بێ ئیمساڵ جیاواز لە ساڵەکانی تر میدیای پاتی یا سۆشیال میدیای پاتی هەڵمەتێکی گەورەی دەست پێ کردووە بۆ شەرعدان بە سیوێکی ئاب بۆ پیشاندانی دیوی جوان بۆ ئەوەی کە پێمان بڵێ کە ئەمە ڕۆژێکی مەزنە لە مقابلی ئەمەدا پێویستە کە میدیاکانی تر خەڵکی خوێندەواری تر دەرهاویشتە و جێکەوتەکانی سیوێکی ئاب و خیانەتی سیوێکی ئاب لەسەر کۆمەلگای کوردیشی تەڵکەن بۆ ئەوەی کە ئێمە تێبگەین کە ئەم ڕووداوە چەند مەترسیەوە چەند کاریگەری خراپی لەسەر کۆمەلگای کوردی لە باشووری کوردستان بەجێهێشتووە. بەڕێز ئەحمەد میرە تو باست لە هەوڵدانەکان کرد هەوڵدانی میدیای ئازاد چەندە توانویەتی ئەو کردەوە یان ئەو شەرعیەتدانە ڕەفز کاتەوە یان ئەو خۆسپیکردنەوەی پارتی دیموکراتی کوردستان لە بەرامبەر ئەو هەڵە مێژوویەدا بتوانێت بە ئاراستەیەکی ڕاستەقینەی ببات. دوای خیانەتی سیوێکی ئاب و دوای شێواندنی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان و دوای ڕووداوەکانی دوای سیوێکی ئابیش لە هەرێمی کوردستان لەبەرەوەی میدیایەکی بێلایەن نەبووە یاخۆ ئەتوانم بڵێم لەبەرەوەی میدیا کاریگەری نەبووە بە پێی پێویستم ڕووداوە شیتەڵ نەکراوە و شیکردنەوەی لەبارەوە نەکراوە ئەوەی کە هەبووە چەند ساڵێکی کەم میدیا یەکێتی وەکو ناری سەرکی پاتی یاخود وەک قوربانی یەکەم لەو ڕووداوە هەوڵی داوە ڕووماڵی ئەو ڕووداوە بکە بەڵام لەبەرەوەی میدیایەکی بێلایەن نەبووە لەبەرەوەی میدیای حیزبەکانی تریش بچووک بوون لەبەرەوەی ئێمە میدیایەکی گەورەمان نەبووە میدیاکە لۆکاڵی بووە ڕووداوی سیوێکی ئاب وەکو خۆی پیشان نەدراوە. لە دوای ڕێکەوتنی واشنگتۆن و ئاشبوونەوەی یەکێتی و پاتی بە شێوەیەکی زۆر بەرچاوم ڕووداوە کبکرا و دواتەیش ڕێکەوتنامەی ستراتیژی نێوان یەکێتی و پاتی جارێکی تر بوو بە هۆکاری خەفەکردن و بە بنەوەخستنی خیانەتی سیوێکی ئاب بەڵام ئەکرێمە بۆ مێژوو ئەوە بڵێن ئەوەی کە دۆسیەی سیوێکی ئابی جارێکی تر هێناوە نێو میدیای ئازاد بۆ نمونە ئێمە بۆ یەکەم جار لە ساڵی 2007 و 2008 بە چەند فایلێکی تایبەت لە گۆڤاری لڤینە ئەم دۆسیەمان جوڵاندووە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە تۆ ڕای گشتی کوردستانی لەسەر بجوڵێنی وەشیکردنەوە بۆ بارودۆخە بکەیت بەداخەوە کاک سامانەوەی تا ئێستا هەیە ئەوەیە کە ئێمە تەنها دیوە سیاسیەکە ئەم خیانەتە ئەبینین و لە دیوە سیاسیەکەشی تەنها بە شێوەیەکی سەرچێڵی مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوە ئاکەین بەبێ ئەوەی بچینە قوڵایی ئەو ڕووداوە
لە هەموو ئەوەستانەی کە لە وەڵامی پرسیاری پێشووە باسم کرد چونکە چەند ئاستێکی مەترسیدار هەیە کە ئەم خیانەتە هێناوێتێ پێشەوە بە جۆرێک کە نەخشەی سیاسی بە تەواوەتی لە باشووری کوردستان گۆڕیوە تەنانەت نەخشەی کۆمەڵایەتیشی دەستکاری کردووە دەستکاری مەسائلی ئابووری کردووە بۆیە ئەکرێت ئێمە لەمە دووە لە ڕێگای میدیایکی دەوڵەمەندەوە لە ڕێگای توێژینەوە تەنانەت لە زانکۆکانە لەسەم ڕووداوە بکرێت بەداخەوە تا ئێستا لە زانکۆیەکی هەرێمی کوردستاندا توێژینەوەیەک نەکراوە لەسەر خیانەتی سیوێکی ئاب کە بووە ساڵانە توێژینەوە لەسەرەمە بکرێەوە جێکەوتەکانی دیاری بکرێت چونکە بە قەناعەتی من سیوێکی ئاب لە مێژووی خیانەتی مرۆڤایەتیدا ڕەنگە بچێتە کتێبی گینسەوە وەکو گەورەترین خیانەتی سیاسی کە لە مێژووی ئینسانیەتە کراوە تۆ حکومەتێکی خۆماڵی بەدەستی دوژمنێک کە ئێمە ئاڵین ئەنفالی کردوین کیمیابارانی کردوین هەزاران ڕۆڵی شەید کردوین چەند شۆڕەژی سەرکوت کردوین حیزبەکانی کەنار خستووە ڕژێمی باز لە ماوەی ساڵانێکی زۆرە سەرکوتی خەباتی خەڵکی کوردستانی کردو تۆ پەلکێشی بکەیت و وڵاتی بخەیتە ژێر دەست و وەک مەکرەمە تەنها بۆ سەپاندی دەسەڵاتی خۆ لە هەمووشی مەترسیداتر ئەمڕۆکە لەگەڵ بەڕێستا قساکەم کە سەرنجی لێدوانی بەرپرسانی پارتی بدە ئەڵێت پارتی ئامادەیە هەر کاتێ مەترسی لەسەر خۆی هەبوو بۆمانەوەی سیوێکی ئابی تر بکە ئەخر ئەم حیزبە چۆن دەبێت جێگای بێتەوە لە ناو نەخشەی سیاسیدا ئەمە خەتای هەمێزە سیاسەکانە خەتای دادگایە خەتای پەرلەمانە خەتای خەڵکە خەتای میدیایە ڕێگا ئادام بیرکردنەوەوانە چەکەرە بکەن بۆ نمونە گەورەترین بەرپرسی پارتی لە سلەیمانی کە شارێکە پارتیتیا زۆرینە نیە و کەمینەیە باشکرا لێدوانی ڕۆژبەرنامەوانیەوە ئەڵێ ئێمە لە پێناومانەوەمانە سیوێکی ئابی ترەکەین سیوێکی ئاب شانازیە ڕۆژی مەزنە بەم جۆرە خطاب لەسەر سیوێکی ئابدرێت کەچی حیزبەکانی ناری پارتی ناوێرن تەنانەت ڕووباڵێکی دەوڵەمەندی ئەم ڕووداوەش بکەن. باشە تو باست لە چوارچێوەی کێشەی ئەو کێشانە کرد و هەروەها کاردانەوەکان کرد. کاریگەری سیویەکی ئاب لەسەر بەشەکانی دیکەی کوردستان بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان چەندە بوو؟ خیانەتی سیویەکی ئاب کاریگەری هەت بە کاریگەریی گەورەی لەسەر مەسلەی کوردایەتی دروست کرد. یعنی ئەو کوردایەتی کە پێش سیوێکی ئاب بازەکرا ئەو کوردایەتی دوای سیوێکی ئاب بازەکە شتێکی ترە لە وای کردووە بە بۆچوونی من مەسەلەن نەجوڵانی هەستی نەتەوایەتی لە ناو تاکەکانی کورد لە پارچەکانی تووری کوردستان کاو کردوتەوە بۆ نمونە ئەگەر کوردێک لە ڕۆژهەڵاتی کوردستان ببینێت هێزێکی سیاسی کە چەند ساڵی ئیدعای کوردایەتیەکە و ئەزمموی حکومڕانەکەی ئەفرۆشە بە دوژمنەکەی ئیحساسی ئەوەی بۆ دروست نابێت کە لە ناو شۆڕەشا خۆی با بە قوربان و بۆی ئەنجامەکەی ببینەوەدا کاریگەریی نێگەتیفی دروستەکە لەسەر کۆی شعوری نەتەوایەتی و کوردایەتی لە هەر پارچەیەکی تری کوردستان بێ خاڵێکی تری گرفتی گەورەی سیوێکی ئاب ئەوەیە خیانەتی تەبیعی کردوتەوە لە دوای سیوێکی ئاباز خیانەت بۆتە شتێکی نۆرماڵ نەک لە ناو پارچەی لە پارچەکانی کوردستانە وای لێ هاتووە مەسەلەن هەر هێزێکی سیاسی کاتێ تەنگەتاوە بێت لە هەر شوێنێک بێت تۆ ترسیەوەت هەیە پەلی دوژمنەکەت بگرێ بۆ سەر خاچی هەرێمی کوردستان وەکوتم لە هەمووی مەترسیداتر و کاریگەرەکەی لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە بوو کە مەسەلەن هەستی نەتەوایەتی کاڵ کردوتەوە و لایەنێکی تریشەوەیە کە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەو وڵاتانی کە کوردیان بەسەردا دابشکراوە داگیرکەری کوردستانن بە ئێران و بە تورکیا و بە سووریا و بە عێراقیشەوە متمانەیان نەبێت بە ئیرادەی هێزی سیاسی کورد بۆەوەی کە شۆڕەچێکی ڕاستەقینە بەرپاکەن و ئەو قەناعەتان لا دروست بێ هێزانەی کە بەناو لە ناو پرۆسەی بزوتەوەی ڕزگاری خوازی کوردستاندان ئەتوانی بیان کڕ ئەتوانی بەکاریان بهێنی و دروستکردنی ئەم قەناعەتە زۆر مەترسیە بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان و ئەش بینین کە ئەو وڵاتانە تا ئێستاش بەو شێوەیە مامەڵە لەگەڵ هەر هێزێکی سیاسیەکە لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستانە. بەڵێ ئەحمەد میرە سەرنووسەری گوڤاری لێڤین گەلێک سپاس بۆ بەشداریت لە بەرنامەی ئاژانستا سپاس بۆ ئێوە و ئێوارەتان باش. سپاس بۆ ئێوەش. سپاس. بەڵێ بینەرانی هێژە دەگەڕینەوە لای میوانی ئستودیۆ بەڕێز قادر نادر بەڕێز قادر نادر بیر بۆ چوونەکانی ئەحمەد میرە سەرنجڕاکێش بوو ئەڵێ تا ئێستا گەل بێدەنگە لە بەرامبەر ئەو گەل و حیزب و لایەنەکان لە بەرامبەر ئەو شتانەی کە دەکرێت بێدەنگێکیان هەڵبژاردووە یا کاردانەوەکانیان لە ئاستی پێویستدا نەبووە
ئێوە هۆکارەکان بۆچی دەگێڕنەوە لە ئاستی ئەوروپا دەرەوە کە دەستی ئێوە کراوەترە چەندە توانیتانە ئەم بابەتە بۆ وروژێنن سەرەتا بڵێن ینی لە ئەوروپی ناتوانێت خیانەت بارزانی بداتە دادگا بە تایبەتی کە مەسەن کەسێکی بارزانیان حزبەکەی ئەگەر ئەمەوە ئەتوان لەسەر کۆمەڵ کوژیەکە کارکەن لەسەر بێ سەر و شوێن وانەکە کارکە ئێمە هەوڵمان داوە کاریشمان کردووە بەس ئەبێ بەڵگەت هەبێ کێشەکە لەوەدایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ڕێککەوتنی لەگەڵ پارتی هەموو دۆسیەکانی قەپات کردووە تۆ فاکت لە دەست نەبێت لە ئەوروپا هیچ کارێک ناگرێتن لەسەر ئەو خاڵە و خاڵش کەش ئەوەی وەی کردیە کە کۆمەلگای کوردیەوە ینی دەبێ هەموماندان بۆ دابنێن ئەو خیانەتی مەسعود بارزانی کردیوە ئێستا دەیکا لە نێو هەر نەتەوێشکەی زیندی بە ئەوە ئێستا مەسعود بارزانی یعنی شۆڕش لە دوو شۆڕشتە بەرامبەری بکرابە نەک ئێستاکە وەک کەسێکی نەتەوەی بێ خۆی بناسەنێ میلەتی زیندوو نابێ هەزمی مەسعود بارزانی بکە وەکو سەرۆکێک کە بێ باس لە دەوڵەتی نەتەوەییکە تەنیا بەنمونە لەسەر سویچ ئاپ تەنیا لەسەر شنگال ینی ڕەنگی لەوەی بەعس کە دەڵێن سوێچ ئاپ زۆر بە من شنگال زۆر گەورەتر لەەوە بەڵام ئەوەی سوێچ ئاپ بە ئاشکرا و بە نامەی فەرمی و پەیوەندیەکە دانیان پێدانایە بەس لەوەی داعش دان پێدانە دەرە بەس هەموو بەڵکان ئێستاوە بڕە بە دیار دەکەوێت چۆن داعش موز شنگالی گرت نقطەی ڕئیسی لەوەدایە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕاشکایی بڵێن بۆ هۆکاری هەرە سەرەکی لە لاوازکردنی قەزی سوێچی ئاپ من نمونەیەکت پێ بڵێم ینی لە ئەمە خەڵکی هەولێر بووین تا یەکێتی تەسلیم بە پارتی نەبوون بێ ئیرادە نەبوو خەڵک لە هەولێر زۆر بە ئیرادەوە مقاومەی ئەو پارتی دەکرد بە هەزاران گەنجی لە سزنەکان بوو چالاکی دەکرد هێزی چەکداری یەکێتی هێزەکی ئەوە بوو بەڵام کە تەسلیمی بوو ئەو هێزەم لاواز بوو و ئێستاش خەڵکی هەولێر بازی بێ هەڵوێستی یەکێتی دەدەن چکو قوربانی زۆر گەوریان لە ملمانێ لەگە پارتی و لە سوێچی ئاپ بەڵام ئەگەر حەزب بە ئیشی خۆی ڕانەبێ گەل دەتوانێت کاردانەوەی توندی هەبێ دێنەوە لات دەچینە لای بەڕێز منیرە عوسمان عەلی پەرلەمانتارمان لەگەڵدایە بەڕێز منیرە ئێوارەت باش بەڕێز منیرە ئەگەر دەنگ ئێوارەی جەنابیشتان و بینێرانی نەورۆز و میوانەکەشتان باش بەڕێز منیرە سەرەتا دەمەوێت پرسیارەکە بەم شێوەیە ئاراستەی بەڕێستان بکەم بۆچی حزبەکان بە پێی پێویست لەسەر خیانەتی سیویەکی ئاپ کاردانەوە نیشان نادەن کە وەکو خیانەتێ بەکار دەبرێ هەروەها لە کاتی ململانەی حزبەکاندا هەندێک جار وەکو کارتێ بەکارە برێ و دوایی بێدەنگی لێکرێت دیارە بەداخەوە مەسلەی خیانەتی سیویەکی ئاپ خیانەتێکە لە مێژووە کە پارتی دیموکراتی کوردستان ئەنجامی داوە دیارە ئەم مێژووەش وا بە ئاسانی ناتوانین لە مێژووی نەتەوەی کورداوە لە باشووری کوردستاندا ئاسان لەبیر بکرێ چونکە ئەوە مێژوو دەینووسێتەوانێک کە ئەو خیانەتە چەند گەورە بووە خەڵکی هەرێمی کوردستان و چەند باجی گەورەی ئەم خیانەتە گەورەی داوە خاڵێکی تریانەوەیە لە ڕاستیە بڵێ من تەواو هاوڕام لەگەڵ جەنابتانە بڵێ هەم حیزبە سیاسیەکان لە باشووری کوردستان هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەم سۆشیال میدیا بەگشتیە بینین هەستەکەین خەمساردێکی یەجگار گەورە هەیە لە بەرامبەر ئەم تاوان و خیانەتە گەورەی پارتی دیموکراتی کوردستان کە بەرامبەر بە باشووری کوردستان ئەنجامی داوە چونکە ئەگەر ئەمەی کە پارتی ئەنجامی داوە لە هەر وڵاتێکی ئەم دنیادا ئەنجام بدرایە دەبوایە سەرۆکی ئەو حیزبە و هەروەها هەموو ئەوانێک کە دەستیان هەبوو لەو تاواندا دادگایی بکرانایە بەڵام دیارە لە هەرێمی کوردستان دوو حاڵەت هەیە حاڵەتی یەکەمیان ئەوەیە لە ڕابردوودا دوای ئەوەی کە ڕێکەوتنی استراتیژی لە نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستاندا ئەنجام دەدرێ ئەم پرسە گرینگە بەلاڕێدا دەبرێ و هەندێک جاریش بێدەنگی هەڵدەبژێرێ دەتوانین بڵێن سۆشیال میدیاش کەم تەرخەم بووە بە پێی پێویست گرنگی پێنەداوە تەنها ڕەنگە لەو کاتانەیە بوو بێکە کاتێکی
ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە ڕۆژی خیانەتەکەیە حاڵەتێکی تر لەو کاتی ئەنجامدانی ئەم خیانەتە نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی کارە بووە لە هەرێمی کوردستاندا کە تیایدا کاریگەری هەبێ لەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستان و ڕایگشتی و هەروەها دەشتوانین بڵین بەداخەوە ڕایگشتیش لە هەرێمی کوردستاندا بەرامبەر بەم خیانەتە یعنی بە پێی پێویست نەبوون چونکە ئەمە خۆمان ئەبینین و مێژووی وڵاتانی دنیامان لەبەردەستایە کاتێک حیزبێکی سیاسی یاخود دەوڵەتێک یاخود لایەنێک یاخود شخصێکی سیاسی پەنادەبات بەو بەرهێنانی هێزێک بۆ ناو وڵاتەکەی خۆی بۆ خاک و نیشتیوانەکەی خۆی دەبینین بە سزا دەگەێنرێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان نەک بە سزا ناگەێنرێن بەڵکو بلۆ پۆست و پایشیان وەرگرتووە لە هەرێمی کوردستان و خاڵێکی تر کە دەمەوێت شارەتی پێ بدەم لە هەرێمی کوردستان و باشووری کوردستاندا ئەوەیە کە لە ڕاستیدایە لە هەرێمی کوردستان دادگاکانمان لە هەرێمی کوردستان لەژێر پرسیاری گەورەدان دادگاکانی هەرێمی کوردستان نەیان توانیوە بە ڕۆڵی ئیجابی و بەکارەکەی خۆیان هەڵبستن کە ئەرکیان پاراستنی یاسایە و سەروەری یاسا لە هەرێمی کوردستان و تایدا هەمومان لە بەردەمی یاسادا یەکسان بین کەواتە ئێمە دەتوانین تەنها ئەوە حیزبەکانین کە بێدەنگ بوون لە بەرامبەر خیانەتی سیوەکی ئابدا بەڵکو کۆمەڵێک فاکتەری تر هەیە کە بەداخەوە هۆکار بوون بۆ ئەوەی کە خیانەتی سیوەکی ئاب ئێستا پارتی جورئەت بداتە ینی ئەو بێدەنگی وای کردووە جورئەت بداتە پارتی هێستا بە شانازیەوە باسی خیانەتی سیوێکی ئاب بکا کە ئەمە گەورەترین کارەساتە ینی لە هەر وڵاتێکی دنیا ئەمە ڕووبدا ینی ئینسان هەست بە شەرمەکات بەڵام پارتی دیموکراتی کوردستان زۆر ڕوو قایمانە ئێمە دەبینین لە ڕاگەیاندنەکانیانەوە کە چۆن باسی سیوێکی ئاب دەکەن چۆن پیرۆزی دەکەن چۆن بەرزی ڕادەگرن. بڵێ تۆ باستان سوسیال میدیا هەروەها پارتەکان گەل ئۆپۆزیسیۆن دادگا نەبوونی سەروەری ئەم شتانت هەمووی خستە ڕوو ئەی هۆکارەکان چییە؟ ئەی چی بکرێت لە بەرامبەر ئەو کردوانەی پارتی دیموکراتی کوردستاندا بۆی سیویەک ئابەکانی دیکە دووبارە نەبێتەوە شنگال نمونەیەکی بوو چوونی تانکەکانی تورکیا بەرەو ڕۆژاوا نمونەیەکی دیکەی بەرچاون. بەڵێ من ئەمەوێ پرسیارەکەی جەنابتان بە دوو بەش جواب دەمەوە. پرسیارێکیان ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان هەرتەنها سیوێکی ئابی ساڵی 96 ئەنجام نەداوە. پارتی دیموکراتی کوردستان ساڵانە ئەم سیوێکی ئاب بە دووبارە ئاکاتەوە. سیوێکی ئاب سیوێکی ئابی ساڵی 96 ئەگەر هێنانی سوپای عێراقی بوو بێ کە دوژمنی سەرسەختی میلەتەکەمان و نەتەوەکەمان بووە ئەوا دەبینین لە دوای ساڵی 96ەوە چەندین سیوێکی ئابی ترمان لەم پارتی بینیوە. ئەی باشە بەتاڵانبردنی ژێرخانی ئابووری وڵاتەکەمان و پێدانی بە داگیرکەرانی تورک کە دەبینین ڕۆژانە ئێمە هاوڵاتیەکانمان لە باکووری کوردستان لە ژێر ڕەحمەتی چەتری ئەم حیزبەکەی ئەردۆگاندا بە ئاگر و ئاسن ڕوبەڕووی کوردانی باکوور دەبنەوە بەڵام پارتی دیموکراتی کوردستان دەبینین هەموو بەرهەمی ژێرزەوی هەرێمی کوردستانی تەسلیم بە دەوڵەتی تورک کردووە. ئێمە دەبینین خاکەکەمان چەندین کیلۆمەتر لە هەرێمی کوردستاندا سوپای تورکی تێدایە. ئێمە دەبینین ئاسمانەکەمان لە هەرێمی کوردستان بە تەیارەکانی تورک ڕۆژانە بنکە و بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان بۆمباران دەکرێن گوندەکانی هەرێمی کوردستان و باشووری کوردستان بۆمباران دەکرێن. ئەمانەش خیانەتێکن لە خیانەتەکانی سیوێکی ئابی پارتی دیموکراتی کوردستان بەدەستەوەدانی شنگال هەموو ئەمانە بەشێکی زۆرن. دواتر دەبینین ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان برسی کراوە بە شێوەیە کە خۆتان باشەزانن لە هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا دەتوانین بڵین بە تایبەت لە ساڵی 2016 تەنانەت نەیتوانیەوە چوار موچە بە کۆی ساڵەکەەوە ساڵ کۆتایی هات بتوانێت بیدا بە هاوڵاتیان جگە لە ئەوەی پاشەکەوتێکی زۆرم لێ بەسەر خەڵکدا کردووە ئەی برسیکردنی هاوڵاتیانی سیوێکێکی ئابیتری پارتیە. بەڵام خاڵەکەیە من ئەمەوێ باسی بکەم ئەگەڕێمەوە بۆ پرسیاری یەکەمی جەنابێت کە بۆچ ئەم بێدەنگی حیزب و لایەنەکان و هەموو ئەو فاکتەرانەی باسمان کرد ئەوە ئێستا ئێمە ئەیبینین پارتی دیموکراتی کوردستان ئەو بەرهەمانەی ئێستا ئەیچنێتەوە ئەو بەرهەمانە بەرهەمی سیوێکی ئابن. خۆتان باشەزانن پارتی دیموکراتی کوردستان ئێستا هەولێری داگیر کردووە ئێمە دەبینین ئەم ئێستا کە ئێمە 20 ساڵ تێدەپەڕێ بەسەر سیوێکی ئابی ساڵی 96دا پەرلەمانی کوردستان دیسانەوە کودەتای بەسەردا کراوە ئەو سیوێکێکی ئابی ترا کەواتە دەبینین داگیرکردنی هەولێر
لە دوای سیوەیەکی ئابی ساڵی 96ەوە تا سیوێکی ئابی ساڵی 2016 بەردەوامە. ئەمە بەشێکە لەو بەرهەمەی کە پارتی دیموکراتی کوردستان لە سیوێکی ئابا چنیوێتیەوە. بەشێکی تریان ئەوەیە خۆتان باش ئەزانن لە هەرێمی کوردستان کۆی سەرچاوە گرنگەکانی داهات لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان دەستی بەسەردا کردووە. خۆتان هەمومان باش دەزانین کە لە هەرێمی کوردستاندا هەموو دەستگا و مؤسسە گرنگەکان لە هەرێمی کوردستاندا هەم ئەمن و ئاسایش وەزارەتی ناوخۆ علاقاتی نێودەوڵەتی ئەوە هەموو ئەوانە لەژێر دەستی پارتی دیموکراتی کوردستانداوە پارتی دیموکراتی کوردستان دەیان بابەڕێوە کەواتە ئەمە ئەو بەرهەمانن کە پارتی خۆی ئیسیفادەی وەکو حزب لێ کردووە بەڵام ئەوەی سیوێکی ئابە بەرهەمەکەی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دوجار برسیکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لێکەوتۆتەوە. بەڵێ منیرە عوسمان عەلی پەرلەمانتار بەهۆی کەمی کاتەوە ناچارین دیالۆگەکەمان کۆتایی پێبێنین. گەلێک سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ئاژانستا و لە ساتەکانی دیکەی بەرنامەی ئاژانستا. ئەگەر ڕێگەم بدەیت تەنها یەک دقا ئەگەر یەک دقا ڕێگەم بدەیت کاک سامان من ینی پێم وایە وەکو پەرلەمانتارێک نوێنەری خەڵک لە پەرلەمانی کوردستان ئەگەر ئێمە خەڵکی هەرێمی کوردستان حیزب و پارتە سیاسیەکانی باشووری کوردستان ڕێگە بدەن ئەمە بۆ پارتی دیموکراتی کوردستان لە دوای ئەم 20 ساڵ هەموو ساڵێکی سیوەکێکی ئابەسەر میلەتەیە دووبارە ئەکاتەوە بۆی بچێتە سەر وەڕانەگیرێ دەبێ خەڵکی هەرێمی کوردستان و پارتەکانی هەرێمی کوردستان چاوەڕوانی زۆر خراپتر لەوە بکەن کە لە سیوێکی ئابی 96دا پارتی دیموکراتی کوردستان ئەنجامی داوە. بەڵێ منیرە عوسمان عەلی جارێکی تر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ئاژانستا و ئێوارەتان باش. ئێوارە جەنابیشتان سەرچوو. بەڵێ بینەرانی هێژە دوایینوتە سەبارەت بەم بابەتە بە کورتی لە بەڕێز قادر نادر وەردەگرین. یەک لە کات لە بەردەسا ماوە ئەگەر بتوانی بە کورتی شتێک لە قەڵەم کەوتبێ باسی بکەی فەرموو. من بەتایبەت لەسەر هەڵوێست لە ئەوروپا فەرموو. من نانا ینی ئەگەر بتانێت سویەکی ئابەرزکەن یەکەم جار ڕەخنە ئێوەش لە خۆتان بگرن نەبەر ئەوی ئیشی میدیا دەوری زۆر باڵا دەبینێ لە جوڵاندنی بەڵام مەسەر نەورۆز تێڤێ و بنمونە چەند ساڵ یادی سویەکی ئابی کردەوە پێویست ناکە بە چارێک بێ بتانەوێ میدیا ڕۆڵی باڵا دەبینێ لە جوڵاندنی ئەو کەیسانەدا. ئەوە خاڵێک دوو بەڕاستی پارتی زۆر زیرەکتر و چالاکترە لە جوڵاندنی کەیسەکان لەسەر جەمەوە عزبانە. پارتی جەوهەرنامەقی لە پەرلەمان لە 95 لێگیرا دەرکرا لە کاتێکدا بوو بۆ مەرسەدی تۆپەکان کە گولە باران کرد هەموو پەرلەمانی ئەوروپای جوڵان. بەڵام من لێرەوە بڵێم گۆڕان کە سەرۆکی پەرلەمان دەرکرا ئەو تاوانەی بەرامبەر کرا یەکجار هەڵوێستیان لاواز بوو لە ئەوروپا. بەڵێ یعنی یان پەکەکە ئەو هەموو کۆمەڵکوژەی بەرامبەر دەکرێت ئەکرێت جارێک خەباتێکی جەماوەری سەرداسەری لە ئەوروپا بکەین. ئێمە زۆر هەوڵ دەدەن کاک سامان لە ئەوروپا بەداخەوە حیزب و خەڵک پشتگیریمان ناکاتن. بەڵێ بەڕێز قادر نادر لە ڕاستیە من نامەوێت وەڵامی بەڕێستان بدەمەوە بەڵام ڕەخنەگرتن جێگەی خۆیەتی ئێمە کراوەین بەرامبەر بە ڕەخنە بەڵام ئێمە لە بەرنامەکانماندا بە گوێرەی پێویست ڕنگدانەوەمان داوە بەم بابەتانە و بابەتەکانی دیکەش کا پێشێلکاری پارتی دیموکراتی کوردستان هەڵکەندنی خەندەق گەلێک شتی تر. زۆر سپاس دەکەین بۆ بەشداریت لە بەرنامەکەدا ببوورە کات زۆر کەمە لە دەرفەتەکانی داهاتوودا زیاتر کەڵک لە بەڕێستان وەردەگرین. بەڵێ بینەرانی هێژە ڕوو لە جرابلۆس و ڕۆژئاوای کوردستان دەکەین. دۆسیەکمان لەو بارەوە ئامادە کردو و دوایین گۆڕانکاریەکانی ڕۆژئاوای کوردستان لە ڕۆژنامانێکیش لەو بەشەی کوردستانەوە وەردەگرین. دوای ئەوەی لە بیچواری ئەم مانگەدا دەوڵەتی داگیرکەری تورک لە کردوێکی هەلپەرستانەدا پەلاماری شاری جرابلوسیدا و لە ئەنجامدا کۆمەڵکوژی هاتە ئارە و شەڕوانانی ئەنجومەنی سەربازی جرابلۆس یەپەگە و هەسەدا بەرپەرچی هێرشەکانیان دایەوە و لە ئەنجامدا ژمارەیەک تانکی دوژمن سوتێنران. بەڕێوەبەرانی کانتۆنەکانی ڕۆژاوا بە توندی دەوڵەتی تورکیان وشیار کردەوە و ئاشکرایان کرد ئەو شوێنە دەکەنە زەلکاو بۆ هێزەکانی تورکیە و میلیشیەکانی سەرباز دەوڵەتی تورک. هاوکات دەست بە چالاکی سنوور لەلایەن هەزاران کەسەوە لە کانتۆنی کۆبانی کرا و هەروەها چالێکەکان و ڕێپێوانەکان تا بە ئەم ڕۆژ بەردەوام بوون. گوشار و کاردانەوەکان و چالێکەکانی شەڕوانان دەوڵەتی تورکی ناچار بە ئاگربەست کرد. دوێنێ بە نێوبژیوانی ئەمریکا ئاگربەستێکی کاتی لە نێوان شەڕوانانی ئەنجومەنی سەربازی جرابلس و سوپای تورکیا ڕاگەاندرا و ئێستا لە بواری جێبەجێکردندایە.
لەو بارەوە ئەنجومەنی سەربازی شاری جرابلۆس لە لێدوانێکدا ڕایگەیاند کە ئەگەرچی ئاگربەستەکان ئەنجام داوە بەڵام واتای ئەوە نییە کە داگیرکاری تورکیا لە جرابلۆس پەسەند بکەن. لە لێدوانەکە داهاتووە کە لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیان ئاگربەستەکان دوای گفتوگۆ لەگەڵ هاوپەیمانانی نێودەوڵەتی با سەرۆکایەتی ئەمریکا پەسەند کردووە. لەلایەکی دیکەوە هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکراتی لەبارەی داگیرکاریەکانی تورکیا بۆ شاری جرابلۆس دەڵێت ناوەندی سیاسەتی تورکیا دژایەتی کوردان و تورکیا لە گۆمی سووریادا دەخنکێت. ساڵە موسلم ڕایگەاند سیاسەتی تورکیا بۆ دژایەتی کوردە و ئەوەی داعش نەیتوانی بیکات ئێستا تورکیا بۆ خۆی ڕاستەوخۆ دەیکات بەڵام تورکیا لە ناو زەلکاوی سووریادا دەخنکێت. ساڵە موسلم ئاماژەی بەوە کرد کە تورکیا چۆبەرپێی رووسیا ئێران و سووریا تەنیا بوو ئەوەی دژایەتی کوردان بکە و هێرش بکاتە سەر ڕۆژاوایی کوردستان. باسی لەوەش کردووە کە ئامانجی سەرەکی تورکیا دژایەتیکردنی کووردە، ئەوەش نەک تەنیا دژی ڕۆژاوە بەڵکو دژی هەموو پارچەکانی کوردستانە. هاوسەرۆکی پەیەداوتیشی ئەوەی هەیە ڕاوەستاندنی شەڕە لە جرابلوس و دیارنیە تاکەی بەردەوام دەبێت. ساڵە موسلم جەختی لەوە کردەوە کە ئەوان بەردەوام دەبن لەسەر تێکۆشانی خۆیان و ناوەستن. هەرچەندە نزیک 20 ساعت بەستەر ئاگربەستەکە تێپەڕ دەبێت بەڵام دەوڵەتی تورک بەردەوامە لە زیادکردنی هێزی سەربازی لە سەر سنوور. بەڵێ بینەرانی هێژە دەمەوێت ئاگدارتان کەمەوە ئەرتەشی تورکی داگیرکرد گوندێکی سەر بە کانتۆنی ئەفرینی ڕۆژاوای کوردستانی بردمان کرد. ڕاگەیەنرا کە تۆپبارانەکان لەسەر گوندێکی سەر بە ناوچەی شیە بە ناوی گوندی چەقلا بەردەوامە و ڕاگەیەنراوە کە زەرەر و زیانی زۆری بەدواوە بووە. تا ئێستا نازانرێت ئەنجامی ئەو بردمانە بەکوێ گەشتووە. لەلایەکی دیکە لە شەهبای ڕۆژئاوای کوردستان 3 گوند ڕزگار کرا لەلایەن شەربانانەوە و 34 چەتەی داعش لەو چالاکیەدا کوژراوە. بەڵێ بینەرانی هێژا بۆ هەڵسەنگاندن لەسەرەوە ئاگربەستەی کە 24 کاتژمێری بەسەردا تێپەڕیوە دەچینە لە ڕۆژنامەوان دلێر ئاکلێی. بەڕێز دلێر ئێوارەت باش. ئێوارە باشتر کاکسەمە. بەڕێز دلێر ئەگەر بتانی هەڵسەنگانێکی کورد لەسەرەوە ئاگربەستە بکەی سەرڕای ئەوەی کە ئاگربەست هاتووەتە ئاراوە ئەوە تا دەوڵەتی تورک لە سەر سنوور بردمان یا تۆپبارانی گوندێکی سەر بە شیای ئەفرینی کردووە. ئێوە چۆن لەم ئاگربەستە دەڕوانن؟ بێگومان ئەو ئاگربەستە بە دەستپێشخەری ئەمریکا بووە و تورکیا لە بەرپرسانی تورکیا بەرپرسیارە باڵەکانی تورکیا تا ئێستا دانیان بەو ئاگربەستەدا نەناوە بەڵام بەرپرسە باڵاکانیان ئەوانەی کە لە کوشکی سپی و لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا دانیان بەوە داناوە کە بەڵێ ئاگربەستێکی کاتی بۆ ماوەیەکی نەدیارکراو لە بینی هێزەکانی تورکیا و شەڕوانانی هێزەکانی سووریای دیموکراتیک لە ئارادایە. هەرچەندە تورکیا وەکو بەخۆشتانی ئێستا لە راپۆرتەکەتان ڕاتانگەیاند کە هەم لە منتەقەکە و هەم لە عەفرین بە تایبەتی لەو گوندەی کە باسان لێوە کرد بردومان بە تۆپی هێشووی و شتیوان کراوە کەواتە تا ئێستا تورکیا پابند بە تەواوی پابند نەبووە. بەڵام ئەوەی کە ئینسان تێبینی دەکا ئایا تورکیا چەندە دەتوانێت ئەو ئاگربڕە پێشێل بکات لەبەرەوەی کە ئەگەر بگەڕێنەوە پاشخانەی دەستێوەردانی ڕاستەوخۆی تورکیا یان با بڵێن داگیرکردنی خاشی ڕۆژئاوای کوردستان لەلایەن هێزەکانی سوپای تورکە و هێزەکانی سوپای تورکیا و هەروەها ئەو گوڕوپەچەتانەی کە لەگەڵی هاوکارن دەبینین یەکەمین جار ئینسان دەزانێت کە بڵێن چرای سەوزی لە ئەمریکا وەرگرت بەڵام وا پێدەچێت کە ئەمریکا بەوە نەبووە کە ئێدی هەرێمێکی پان و بەرین بەدەست بخا. طبعا لایەکتر ئەوەیە کە تورکیا هەموو کارتەکانی کە بەکاری هێنا بۆ ئەوەی کە بتوانێت ناڕاستەوخۆ دەست لە تورکیا وەردە یان ڕاستەوخۆ دەست لە کاروباری سووریا وەربدە هەموو کارتەکانی سوتات و هەوڵیدا کە ئێدی ئەوەی خۆی ینی لە بەی دوو کۆواندا
لانەکەی خۆی بگاستەوە بۆ دیوی با بڵێن سووریا و ئێران و یان بەرەکەی تر ئەگەر وا بڵێن ڕێکەوتنەکەی تر کە لە بینی سووریا و ئێران و رووسیادا هەیە تورکیا ئەمریکاش بۆ ئەوەی با بڵێن جاری جلەویش تورکیا ڕابچێشتەوە ناوگەمەکە و لای خۆ ڕابچێشتەوە تەبەن ئەو چرا سەوزەیدا بە تورکیا تەبەن نازانین ناوەڕوکی ئەو ڕێککەوتنەی لە بینی تورکیا و ئەوانە چییە ئەمریکا ئینسان هەست دەکا کە لە ئەمریکا سیاسەتی ناوی لێبنێ سیاسەتی کۆنتڕۆلکردن و پاراستنی هاوسەنجی یان بە مانایەکی تر ئینسان دەتوانێت ئەمریکا لە هەرێمەکە گەمەی پشیلە و مشک دەکات بەڵێ بەڕێز دلێر ئەگەر گوێتان لە دەنگن بێت بەڵێ بەداخە بەڕێز دلێر باست لە ناوەڕۆکی ئاگربەستەکە کرد ئاگربەستەکە تایسە ناوەڕۆکەی بە تەواوەتی سەرڕاست نەکراوە تۆیان بۆ ڕای گشتی ئاشکرا نەکراوە بەڵام ئاگربەستێکی کاتی دیارە خاڵەکانی ئیجابی ئەو ئاگربەستە بۆ گەلی کورد چییە لەوێدا تورکیا کە بە تەواوی هێزەوە ویستی ڕۆژاوای کوردستان داگیرکە ئێستا لەسەر سنوور لە قۆناغێکی ئاگربەستدا ماوەتەوە خاڵەکانی ئیجابی دەکرێت چۆن هەڵسەنگاندنی بۆ بکەین ئەلێرە ئەوەیە کە کورد هەمیشە داوای ئەوەی کردووە کە ئێمە ئیشمان بە هێزەکانی تورکیاوە نییە و ئێمە لە هەرێمەکانی خۆمانەوە هیچ هەڕەشە نین لە سەر تورکیا بە پێچەوانەوە هەمیشە هەوڵیان داوە کە وەکو دراوسەیەک معامڵە لەگەڵ تورکیا بکەن بەڵام تورکیایە کە هێرش دەکات و هەڕەشە دەکات و ڕاستەوخۆ ئێستا هێزەکانی بەشدارن لەو داگیرکردنەدا بۆ کوردەکان ئەگەر بێت و ئەو ئەگەربەستە سەر بگرێ و ئەگەر بێت و ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ئەو هەرێمانەی کە دەکەوێتە با بڵین دیوی ناوچەی عەفرین یان بڵین منتقەی عەفرین و ئەوانە ئەوە ئەگەر بێت و باب و بەردەوام بێ بۆ پارێزگای عەفرین ئەو کاتایەدی یان شاری عەفرین با بڵین ئەو کاتە لەوانەیە دەواازەیەک بکرێتەوە لەو ناوەیە و ئەگەر بێت و ئەو ئەگەر بەستە سەر بکرێت لەوانەیە سەر بگرێ لەوانەیە تورکیا ناچار بکرێت کە ئێدی بە شێوەیەشتر ینی هەڵسو کەوت کە لەگەڵ هێزە کوردیەکان بەڵام کێشەکە لەوەدا تا ئێستا ئەمریکا فشار بۆ هەردوو لا دێنێت دەڵێ ئێمە ناوبژیوانی ئەو ئاگربەستە نێنی ئێمە ناوبژیوان نین لە شەڕەکەدا بەڵام تەنیا بە هەردوو لایەنمان ڕاگەاندووە بە جیاجیە بەڵام من بە لێکدانەوەی خۆم دەبێ ئەمریکا یعنی ڕاستەوخۆ با بڵێن فشار بۆلایانی تورکیا بێنێ کە هێزێکە شەرخوازە شەڕانگیزە هێڕشکارە هەڕەشەکارە ئەگەر بێت و دەستی وەڵا بکە لەو منتەقەیە ئەگەر بێت و ئەو بەردەوام بێ کەواتە لەوانەیە شەڕەکە گەورەتر بێ لە لایەکتە لە بیرمان نەچێت کە ئەم ڕۆژ ینی هەم رووسیا لەسەر زاری وتەبێژی وەزارەتی دەرەوە و هەم ئێرانیش تەمەن ئەوەی رووسیا داوای لاوە کرد کە ئێدی هێزە کوردیەکان تۆباران نەکە و ئێرانیش ئەوەی کردوتی ئەگەر بێت و تورکیا بەردەوامی لەسەر ڕۆنەی شەڕەکە گەورەتر بێ ئەوەیە کێشەکە ئەگەر بێت و شەڕەکە گەورەتر بێ چێ زەرارمەندە بێ و ئەگەر بێت و ئاگربەستەکە بەردەوام بێ چێ سوودمەندە بێ بێگومان ئەگەر بێت و ئاگربەستەکە بەردەوام بێ بە مەرجێک کە هەوڵی کوردەکان هێزەکانی سووریای دیموکراتیک و هێزە کوردیەکان بەردەوام بێ بۆ ئەوەندەی ئەو کانتۆنانە بێ بگەن وابزانم لایەنی کوردی سوودمەند دەبێت بەڵێ دلێر ئاکرەی ڕۆژنامەوان گەلێک سپاس بۆ بەشداریت لە بەرنامەی ئاژانسدا و ئێوارەت باش ئێوارە باشتر بەڵێ بینەرانی هێژە ڕاستەوخۆڕ و لە باکووری کوردستان دەکەین و هاوسەرۆکی کەجەدەی ئامەد لەیلای گوڤەنمان لەگەڵدایە بەڕێز لەیلا ئێوارەت باش ئێوار باش بەڕێز لەیلا ئیرۆ داخوێنەیەکی چاپەمەنی بۆ پرسگریک و چارەسەرکردنا دۆخی تورکیا و هەرەوسا چاوپێکەوتن لەگەڵ بەڕێز ئۆجەلان لە دوورگەی ئیمرالی هاتەداین ئەو داخوێنی چاپەمەنیش باژێڕی ئامەد چاوا بەڕێوە چوو ئەگەر بکاری لەسەر ناوەڕۆکی وێ داخوێنی هەنێک ڕوونکردنەوە بدەیت کەرەمکە بەێ سلااف حرمەت وەک دێزانین لە تورکیە پانزدی ترمە هێدا هەولدانێکی دەربێ پێک هات هەولدانە دەربێدا gelek hêzî ti nava dewletê de bicîbûyînî wana gelek çekşî xera wek balafirka derketin holê û çûn qesra xe bombebaran kirin û parlamentoya xe bombebaran kirin
ام كتن نفكارا ما قلت بك وانا تشويبون غريبا إمرالي زرار دايبون بريز أجلان جبوي بيجي أفروج دا حتى نها ام جي دولة تركي دخازن كو هيتك سربخه بتشي بريز أجلان راه بديتنك بك وورا دافاني كي بدا ريا جشتي كو روشا بريز أجلان باشا لبالي حتى نها أو دخازا قلي كرد نا تقبل كرن نا بارجاري بي نا مالباتا بي هيجي نكارنه هرم بريز أجلان راه بديتنك بكن براستي او تجديد لسر بريز أجلان نها دستي نكري او 18 سالن او تجديد دور بدور بردوام دكه لبالي نها روشك جدا هي نها لتركيا قيرانك هي برز ليلى اگر بگرین سر پرسا دسپیک او داخیانی لعالیا خطیب دجله هاته خوێندن اگر بکاری هنێک لەسەر ناوەڕۆکی وێ داخیانیە چه خاڵێک لەسەر وێ داخیانی هاتە داین ئەگەر بکاری ئەوە زێدەتر شەفافکە پڕ باش دەبێت کەرم کەن داخوانی چما مەدا وەکمە گوت ئەم تناف فکارادانی ئەم ڕەوشە برێز ئۆجەڵان ئاگاهدار نینن ji ber wê yekê em siyasetmedarî Kurd em sazîk li Kurdistana Bakur xebatê xetimeşînin daxwaziya gel ji me çêbû gel hûn jî dizanin ku bi milyona gel girêdayî Birêz Öcalanê ji ber wê yekê em jî berpirsiyarî wî gelî em îro derketin me daxanî da ku me şiyarî gidin ji dewleta Tirkiye kir me got ku em îro vê daxwanî diweşînin em riya geştî re part dikin em dibên ku hetanî 5 Eylûlê heger hûn derfeta pêde bikin heyetek biçî bi Birêz Öcalan re hevdîtên bike zatış xe başı. Lêkin nebe em pênce siyasetmedar em dikevin greva çelakiya birçîbûnê bêdem û bêdor. Çima em hatin vê merhelê me vê gajî got yani ev tiştekî niha li emberî Birêz Öcalan tê kirin ne tiştekî ji rêzeyê. Em dibînin rojava niha bi bahana Cerablusê bi bahana Daişê diçûn ser şoraşa rojava gelê rojava li wir dixwazin wê şoraşê biveçînin. Li Bakur dîsa tecîd li ser Birêz Öcalan guran dikin dixwazin li vir alozî derbikeve. Em jî wan şiyar dikin em dibêne em alozî naxwazin rastî em şer naxwazin lêbelê heger hûn bi Birêz Öcalan re hevdîtinekî nekin vê çaxê em jî dikevin girêva birçîbûnê em di vir da bibîryarin hetanî ki agahîk jî nê em dest ji çelakiya birçîbûnê bernadin mirina me jî divê rê de hebe em ê ji bona teminata aşitî Birêz Öcalan em ê jiyana xwe ji dest bidin lê em ji vê rê venagerin. بەڵێ لەیلا گڤن هاوسەرۆکی کەجەدەی ئامەد gelek سپاس بۆ تەڤلیبوونەوە لە بەرنامەی ئاژانسدا و ئێوار باش. سپاس خۆش. بەڵێ بینەرانی هێژە ڕاستەوخۆڕ و لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا دەکەین و مانگرتنی کوردانی ئێزدی لە نۆمین ڕۆژیدا کە مانگرتن لە خواردنی بێسنوورە بۆ ئازادی بەڕێز ئۆجەلان دەستی پێکردووە لە نۆمین ڕۆژیدا بەردەوامە دەچینە لای پێشیمام کەرەم دەمیر. بەڕێز پێشێمام ئێوار باش. باش. بەڕێز پێشیمام ئەگەر بکاری لەسەر چالاکی و ڕەوشی وان کەسن کە لە برچیبووندایەنە هەنێک بۆ ئێمە ڕاگەیەنی چالاکی ئارمانجی چالاکی بۆ خۆ خویایە ڕەوشیەوە چاوایە گەل چاوا لەوێ چالاکیە دەنێرێ کەرەمکەن. بله چالاکی به شکلکی باش حتی نه درباست بی علاقه کی مزن تی خویاکرین ام الوی داره اجگلک جیا ملت ماتین پشگیریا و چالاکیت کن و ام چونا ما هدیتین جی سپیتی را ما چیکرین و درجی براسي علاقه باش يعني مديت لي هلبت تي جوابي صد ما نقرتن يعني تنت جواب هي ما نقرتيا و چهار انسان سي بي تي جي ايرو اوان بشتيوي لهفديتني شاندنا تركيا و ام بندا جوابا
زاتەن کەتە ڕۆژی نەهەم و بەر بە ڕۆژی دەیەم دەچێت ڕەوشی وان کەسن کە لە چالاکیدایە ڕەوشی تەندروستی چالاگەران چاوایە ئایا گەل یان کەسن بیانی سەلێدانی ئێوە دەکەن چاوا لەوێ چالاکی ئێوە دەنێرن کەرەم کەن بله براسي هلبت يعني او تاثيري خوا يعني ددي خويا كرين وقت تجيغوت ابروجا نهايكو ام اكيدنا لتي فكرك مازن هيك شيء نبونا وقالك شابامانيجي يعني تين فيدري وقالك على قدر هي يعني حتى انها ام بي يعني وقوتي ام تاني نهشنا يعني چاپمنيجي و روزنامه‌وانجي علاقاكي باش ددنا خويا كرين ام هيفيت كن دوختكي نزيك دا انجامكي ام دستن وكم قلت يعني ام قداري بكن كحتاكو اف وفتا شوي تركي ام تفجي البندوينا وشالقوان همجي يعني بقرار ام تجي ما وقتي افتشت قرار ما او كريا ما دس كريا وامي بردوام بكن حتى كو ام ما قوت وانجي يعني حتى ام انجامك بدس ناخينن ام تشتكي اشتندروسيا بريس سروك عبد الله جلان ام حسنكن امي في چالاكي بردوام بكن بەڵێ پێشیمام ئەکرەم دەمیر گەلێک سپاس بۆ بەشداریت لە بەرنامەی ئاژانس تا و ئێوار باش بەڵێ بینەرانی هێژە وەک ڕامانگەیان لە باکووری کوردستان دوای لێدوانێکی ڕۆژنامەوانی کە درا بە بەشداری کەجەدە و هەدەپە و هەروەها پەرلەمانتارانی هەدەپە لە ناویاندا هاوسەرۆکانی گشتی دەست بە مانگرتن لە خواردنی بێسنوور کراوە هاوکات لە ستراسبۆرگی فەڕەنساشدا وەک باسی کرد مانگرتن لە خواردن دەستی پێکردووە و لە ڕۆژی نۆمینیدا بەردەوامە ئامانج لەو مانگرتنانە شکاندنی گۆشەگیری ئیمرالیە و لابردنی ئەو نیگەرانیانەیە کە بەرانبەر بە ڕەوشی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان ئەنجام دەدرێت بەڵێ بینەرانی هێژە بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئاژانس تا بەرنامەیەکی دیکەی ئاژانس ئێوارەتان باش